يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زور بريس، دوای وحی و قورآن، دوای هاتنی پێغەمبەرانی خوای پەروەردگار سەلامی خوا لە هەمویان بێ کە خاتەمیان محەممەدە صلی الله عليه وسلم، عقل گرانبەهاترین دیاری خوای پەروەردگارە بۆ مرۆڤ. بەمەرجێک ئەو مرۆڤە سوود لەو دیاریە گرانبەهایەی خوای پەروەردگار وەربگرێ و لە شوێنی شیاوی خۆیدا بۆ بەختەوەری دنیا و قیامەتی خۆی و دەوروبەری بەکاری بێنێ. لەبەر ئەوەی بەڕێزان بە عەقڵ شتی سوود بەخش لە شتی زیان بەخش لێک جیا دەکرێتەوە، شتی جوان لە شتی ناشرین لە ڕوخساردا یان لە مانادا لە یەکجیا دەکرێتەوە. کاری هەڵە و کاری دروست و ڕاست عەقڵ پێوەرە و جیان دەکاتەوە. هەروەها کارە منداڵەکان و ئەو کارانەی کە منداڵکارانن، ئەو کارانەی کەوا نائاقڵانن، لەگەڵ ئەو کارانەی کەوا دروستن، کەوا بەڕاستی ئینسانی بەسەلیقە و ژیری وەکو جەنابتان ئەنجامی دەدا، عەقڵ لە یەکیان جیا دەکاتەوە. کەسانێکمان هەن لە شەرعا پێیان دەڵێن سەفیه، ئەو کەسانن کەوا جێلن، لە ڕووی جەنابتان کەم عەقڵن، عەقڵیان کامڵ نەبووە. ئەمانە ئەگەر تەنها جڵەویان خۆیان بۆ خۆیان بێ باشە، بەڵام خوا نەخواستە وەرە کارەسار لەوەدا دەست پێ دەکات کە ئەم جێلە، ئەم کەم عەقڵە کاروباری گشتی خێزانێک یان بنەماڵەیەک یان گەل و نەتەوە وڵاتێکی بەدەستەوە بێ، ئالێرەدا کارەساتی گەورە دەست پێ دەکات. بەڕێزان سەفیه کەم عەقڵ جێل ئەو کەسە نییە کە تەمەنی کەمە، کە منداڵە، بەڵکو کەسی وامان هەیە 70 ساڵ تەمەنیەتی و دەتوانی بڵێ سەفیه و جێل و کەم عەقڵە. سەفیه کەسێک نییە کە خوێندەواری نەبێ، کە زانکۆی نەخوێندبێ، کە ئاستی ڕۆشنبیری بەرز نەبێ. کەسانێکمان هەن خاوەنی بڕوانامەی باڵان، بەڵام هەر سەفیهن، هەر کەم عەقڵن. بۆیە دیقەتی وردی قورئان بدەن. لە سوورەتی ئەنیسا ئایەتی 5 پەروەردگار دەفەرمێ: ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم به قياما. ئاگاداریە بۆ من، بۆ جەنابەت، بۆ جەنابتان، بە هەموو ئومەتی ئیسلام دەفەرمێ نەکەن ماڵ و سەروەت و سامانێک کە خوای گەورە جێڕاوێتی قیامەن بەمای ڕاوەستاویتان، بیدەنە دەست چێ؟ بیدەنە دەستی کەسانێک کە سەفیه و جێل و دەبەنگن، کە عەقڵیان تەواو نییە. سبحان الله، لە وردی قورئان دیقەتی وشەکان بدەن. هەموو جار عەرزتان دەکەم یەک بە یەکی وشەکان لەسەری بوەستن. وشەی قیامە خوا دەفەرمێ ماڵ و سەروەت و سامان مایەی ڕاوەستاویە بۆتان. زۆر کەس هەیە لە مسڵمانان بە ناوی دینداریەوە ئێستاشی لەگەڵ بێ لە مەجلیسی مسڵمانان دانیشە زەممی دنیا دەکرێ، زەممی پارە دەکرێ، زەممی بازار و دوکان و کەسابەت دەکرێ، دنیا ئەوەی پێویست نییە، ناوەڵڵاوانیە. خودای گەورە دەفەرمێت تۆ وەکو تاکە بەشەر، وەکو یەک نەفەر بەخوا تا ئەو کاتە لەسەر پێی خۆت وەستای و حرمەتت هەیە کە گیرفانت گەرمە. بەخوا وەکو خێزان تا ئەو کاتە سڕیاتی ناوماڵت پارێزراوە و خەڵک ناتوانێتە داخولاتت تێدا بکە، هەتا محتاجی دراوسێ و خزم و کەس و کار و بێگانەیەکنی. چونکە ئەو کاتەی خواردنێکی بۆ هێنای، جلێکی بۆ کردی، قەرزاری بووی، هاوکاری کردی، بەخوا دەکەوێت ژێ سەیتەرەوە، ئەتوانە قسەشت لە ژیان بکە، ئەتوانە شتیشت پێ بکە، بێ لە ناو ماڵیش تا دانیشێ،
چونکە تۆ چاوبەرەژێری مادی بووی. وڵاتی ژوایە بەڕێزان، وڵات و گەل و میلەتێک کاتێک سربەخۆیە، کاتێک ڕاوەستاوە لەسەر پێی خۆی کە بواری مادیەکەی بەهێز بێ. نبینی ئەو وڵاتانی کەوا دەکەونە ژێر قەرزی وڵاتانی زلهێزەوە لە بانقە جیهانیەکاندا پارە بە قەرز ڕادەکێشن، هەموو شتێکیان لە ژێر دەسەڵاتی ئەو وڵاتە گەورانەدایە، شەڕیان، ئاشتیان، مۆرکردنی ڕێکەوتنامەیان، نەوتیان، غازیان هەمووی بەدەستی خەڵکەوەیە. بۆ چونکە تۆ لە ڕووی مادیەوە پشتت بە خۆت نەبەست، لەسەر پێی خۆت نەوەستاوی، دەستیان گرتووی، قەرزیان پێداوی. جا سبحان الله سەیری وردی قورئان کەن جارێکی تر دەڵێم السوفەها، سوفەها بەڕێزان جەمعە، کۆیە، تاکەکەی سەفیهە، کۆیەکەی سوفەهاە. خوا نەیفەرموو سەفیه بەس منداڵێکە سەرۆت و سامانی هەیە، منداڵێک خاوەنی دەفتەرێ دۆلار بێ کە باوکی نەماوە، نابێت تۆ دەفتەر دۆلارەکەی بدەیتێ، بە 2 ڕۆژ وێرانی دەکە، ئەم لاولای پێدەکا و هیچی نایەڵێتەوە. سەفیه زۆر دەکرێت ئەو سەفیهە پیاوێک بێ، پیاوی وایە بەخوا 2 ملیۆن دینار 2 ملیۆن دینار داهاتی مانگانەیەتی، کەچی بەردەوام فەقیرە منداڵەکانی محتاجن، قەرزاری هەموو شوێنێکە، بۆ یان قومارچیە یان زیادە مەسرفێکی لە ڕادەبەدە دەکە، هیچی بەدەستەوە نامێنێ. دەکرێت ژنێکی دەست بڵاو بێ، دەکرێت ئەو سەفیهە کە خوا دەفەرمێ چونکە دارای عەقڵ نییە، عەقڵەکەی تەواو نییە، نەچی ماڵ و سەرۆت و سامانی بدەیتە دەست. ئەکرێت ژنێکی مۆدیلبازی دەست بڵاوی کەم عەقڵی چاوتیژی گوێداخراو، ئەوە زۆر خەتەرە. ژن چاوی تیژ بێ بۆ شت بینین، بەخوام شتە جوانە و ئەوە مۆدیەتی و ئەوەمان بە کەڵک نایە و ئەوە بگۆڕین و ئەمە بەفرۆشە و ئەمە لێرە بارکە و بڕۆ بۆ فڵان شوێن و بەڵام گوێی داخراوە. دنیا چ باسە، ئەمڕۆ دینارەکە دێتە دەستبیانی ئەم وڵاتە ئەوەشی نامێنێ، بیر لەوەی ناکاتەوە کە کەوتینە ژێرباری قەرزەوە چێ دەرگاکە دەکاتەوە، ئەبێت تۆ بچی پیاوەکە دڕاکە، منداڵەکانت سەرگەردان دەبن، گوێی داخراوە بەس چاوی شت دەبینێت، چاوی تیژە. دەست بڵاوێکی کەم عەقڵە دەبێت ئەم ژنە ڕێگری لێ بکرێ، چونکە هیچ لەو ماڵەیە ناهێڵێ، خەتەرە. دەکرێت سەرپەرشتیاری پرۆژەیەک بێ. بەڕێزان هەمومان ڕەخنەمان لە حکومەت هەیە، بەڵام زۆر جا بە ئینسافەوە بڵین حەق لە شوێنێکا بوو، ئێمەی مامۆستایانی ئاینی دەیڵێن وەکو خۆی زۆر جار ئەم حکومەتی خۆمان پارەیەکی زۆر زۆری سەرف کردووە، یعنی لە بودجەی حکومەت پارەکە سەرف کراوە بۆچی؟ بۆ پرۆژەیەک. جا پرۆژەکە ڕێگاوبانەی بینی 2 شارە، قوتابخانەیەکی گەورەیە، نەخۆشخانەیەکە، لە بودجەی حکومەتە پارەکە لە حکومەت چۆتە دەرەوە، بەڵام ئەو کەسەی سەرپەرشتی پرۆژەکەی کردووە، ئەو بەڵێندەرەی کە جێبەجێی دەکا، ئەو ئەندازیارە خاوەن بڕوانامە باڵایەی کە پرۆژەکە سەرپەرشتی دەکا، سەفیهە. عەرزم کردن بابە سەفیه هەر ئەوە نییە کە بڵێ چونکە خوێندەواری نییە، زانکۆی تەواو نەکردو، نەخێر خۆ ئەندازیارێکی پلە بڵندە، شارەزایە، ڕاوێژکاری ئەندازیاریە، خۆ ئەوە بەڵێندەرێکە، مقاولاتی کردووە، بە ملیۆن دۆلاری هەیە، بەڵام بۆ سەفیه و کەم عەقڵە بۆ وڵات وێران دەکا، ئەو هەموو پارەی هەڵوشیوە لە حکومەت وەریگرتووە، بەڵام تا ئەم سەری پرۆژەکە دەستی پێکردووە، ناگاتە ئەو سەری، ئەم سەری نۆژەنکردنەوەی دەوێت، ئەبێت جارێک کە حکومەت پارەی بۆ سەرفکە، یان جار هەیە هەموو ساڵێک دەبێت پارەی بۆ سەرفکەی، بە حەیاتیش بەرهەمی دیار نییە. نمونەوامان هەیە، جەناب زۆر جار لە ڕانیەوە چی بۆ سلێمانی، ئەو جادەیە، ئەمە چەند ساڵە من بەوێ داهات چۆ دەکەم، بڕواتان هەبێ بەڕێزان هەموو ساڵێک بە ملیۆن دۆلار، دینار نا، بە ملیۆن دۆلاری بۆ سەرف دەکرێت، هەتا ئێستا هەر نەبوو بەجادە. خۆ ئەمە حکومەت پارەکە سەرف دەکا، بەڵام ئەو کەسەی سەرپەرشتی پرۆژەکە دەکا، ئەو سەفیهەیە کە خوا دەفەرمێ نەکەی پارە بخەیتە بەردەستیەوە، معقول نییە تۆ هەموو ساڵێک بە ملیۆن دۆلار سەرفکەی، ساڵی داهاتوو باران دیزستانەوە خۆی لێ دەکاتەوە، دیسان دەست پێ بکەوە، هەتا ناگاتە ئەو سەر، ئەم سەری هەڵوەشاوەتەوە. چەند قوتابخانەتان بینیوە ساڵێک دەوامی تێدا نەکراوە، ئەبێ دیسان حکومەت نۆژەنی کاتەوە، چونکە هەموو دیوارەکانی تەقیون، نەخۆشخانەیەک هەروە، باخچەی ساوایانی منداڵکەی حکومین هەمووی هەروە، چونکە ئەو کەسەی کە پرۆژەکەی بەدەستەوەی خۆ خاوەن بڕوانامەی باڵاشە، خۆش بە حسابی خۆی ژیر و عەقڵە، بەڵام سەفیهە، ئەبێ حکومەت لەمانە بپێچێتەوە. بڕاستە تۆ قەد و باڵات تەواوە، بڕوانامەت باڵایە،
بە حساب بەڵێندەری بەڵام چونکە پارەکە بە فیڕۆ دەدەی نابێت جارێشکە پرۆژەت بدرێتەیە دەبێت دوور خرێیتەوە لەو بوارەدا چونکە سەرۆت و سامانی ئەم وڵاتە بە هەدەر دەدەی ئەکرێ ئەو سەفیها کە خوا دەفەرمێ عەقڵی تەواو نییە لەوە ئەچێ بەناو زۆر گەورەیە سەرۆکی وڵاتێکە سەرۆکی حیزبێکە بەڵام ئەمە کاولکارە ئەمە دەبەنگە بۆ چونکە ئەو هەموو داهاتە لە وڵاتە هەیە کەچی وڵاتەکەی قەرزارە هەر وڵاتێکتان بینی لەم سەرزەویەدا داهاتی نەوتی هەبوو داهاتی غازی هەبوو داهاتی کشتتوکاڵی هەبوو مەرزی هەبوو سنووری هەبوو کەچی لە جیاتی ئەوەی خەڵکەکەی دەوڵەمەند بن وڵاتەکە بەردەوام ساڵانە دەچێتە ژێرباری قەرزەوە بە قەرز موچە لە شوێنان دێنێ ئەو کەسانی حکومڕانی ئەو وڵاتە دەکەن دەچنە قاڵی سەفیهەوە پێی خۆش بێ یان پێی ناخۆش بێ ئەمە شتێکە قورئان باسی کردووە بەڵێ بەعەقڵ ئینسانێکی ژیر و عاقڵی تەواو لە کەسێکی سەفیه و جەلجا دەکرێتەوە لەبەر گەورەی عەقڵە لە ئیسلامدا نوێژ ڕۆژ و حەج ئەمانە لەسەر کەسانی موسڵمانی عاقڵن بۆیە ئەو کەسانی کە بەخشراون لە کەوانەیەکە شێتەکان نە نوێژیان لەسرە نە ڕۆژویان لەسرە نە حەجیان لەسرە جا پلەکانی عەقڵیش موسڵمانانی بەڕێز چەند جۆرێکە یەکەمیان کەسێکە کە بەڕاستی زۆر عاقڵە کەسێکی زۆر عاقڵە وشەی عەقڵ لە قورئانە بە سێ ناو هاتووە یەکەمیان النهى إن في ذلك لآيات لأولي النهى أولي النهى يعني أو كساني كبراستي خاوني عقلك تواون سورة طه آيات 128 أو كسانا كوا لبيني دوشتا بعقلي تيجي خوان هرشن بحساب نار حتى هلي دبجيرن عقل بيدله أولي النهان خاوني عقليكن کە لە بینی دووشتا بە حساب ئەمان چێژبەخش و خۆشە ئەمان ناڕەحەتەکە هەڵدەبژێرت عەقڵەکە پێت دەڵێن نەکەی بەلاو چێژەیە بڕۆی ئەمان واز لێبێنە خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ لە سوورەتی المؤمنون ئاەتی 111 إني جزيتهم اليوم بما صبروا أنهم هم الفائزون ئەمڕۆ پاداشتان دەدەمەوە بەو ئارامگریەی کە لە دنیادا ئەی ئیمانداران کردتان ئێوە ئەمڕۆ سەرفراز و سەرکەوتون چەند جار بینیوتە بەخۆتەوە لە خۆت بپرسە بەڕێزم ئارەزوو پاڵی پێوە ناوی بەڵام عەقڵ پێت دەڵێن نەکەی شەرع نەهی لێ کردووە ئابڕوو نەهی لێ کردووە حیا و حورمەت نەهی لەم کارە کردووە نەیکەی خۆ حەزت لە ئارەزوەکەی بەڵام سەبر دەگری دام بەجەرگی خۆتا دەگری تۆ لە ئەنجامە سەرفرازی هاوە عەقڵە و بەرهەمی عەقڵەکە سەرفرازت دەکا سەرکەوتوت دەکا براوت دەکا بەرتیلە حەزیشت پێێتی لەوە ئەچێ موچەکەشت کەم بێ و لەوە ئەچێ کەسیش پێت نەزانێ زووش خۆت دەوڵەمەندکەی زوو خۆت فولکەی ئارەزوەکە پێت دەڵێ وەریگرە ئەم بەرتیلە وەرگرە ئەمە فرسەتێک و هەموو ڕۆژێ هەڵناکەوێ بەڵام عەقڵ پێت دەڵێ خوا حرامی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەفرەتی لە ڕیشوەخۆر و بەرتیلخۆر کردووە حرمەت و ڕێزت لە کۆمەڵگادا نامێنێ سووک دەبی هەر خۆت تەریق دەبیتەوە کە سەیری خۆت دەکەی عەقڵ پێت دەڵێ سەبر بگرە لەسەر حرام نەیخۆی حەڵاڵەکەی خۆت با کەمیش بێ ئینشاءالله بەشت دەکا بەرەکەتی تێدەکەوێت تۆ سەرنجام هم الفائزون تۆ سەرفرازی تۆ براوەی پارەیەک لەبەردەستایە و خێرێک دێتە پێشەوە ئارەزوەکان و نەفست پێت دەڵێ خۆشت محتاج دەبی ئەی مستەقبەلی منداڵەکانت بەڵام عەقڵ پێت دەڵێ قیامەتیش مستەقبەلە مستەقبەلی ڕاستەقینە قیامەتە ئەی ببەخشە بۆ قیامەتیشت دەست دەکەی بە جیرفانتەوە بە پێی توانای خۆت بەشداری ئەو خێرە گرنگە دەکەی بەیانیەکە و خەوەکەت زۆر خۆشە بەڵام گوێت لە بانگی الله ئەکبەرە پێت دەڵێ الصلاة خير من النوم لو كاتدا نوێنەکە لەسەر خۆل لا دەبێ و لە جێگاکە دەیتە دەرەوە و ملی مزگەوت دەگری بۆ شەوە تاریکە و دەڕۆی ڕێگای مزگەوت دەگری و دەڕۆی بۆ مزگەوت ئەمە تۆ فائزی ئەمە عەقڵ پێت دەڵێ الصلاة خير من النوم هەستە نوێژەکە لە خەوەکەت باشترە ئیش و کارێکی زۆرت هەیە
بەڵام بیرت دەکەوێتەوە ماوەیە کە بە خزمەت دایک و باوکم نەگەیشتوم واش لە ئیش و کارە گرنگەکەت دێنی ئەڕۆی بۆ خزمەتی دایک و باوکت دەما عەقڵ پێت دەڵێ ئەڵێ تا لە دەستن نەچوون ئیش و کار هەموو ڕۆژە دەست دەکەوێتەوە وە کۆتاییشی پێ نایە بەخوا بەڵام دایک و باوکت هەموو ڕۆژێ ئەم گەورەیەت دەست ناکەوێ ئەم خێرەت دەست ناکەوێ ئەم فەزیلەتەت دەست ناکەوێ کە بە قسەت کرد سەبرت گرت وازل لە ئیشەکەت هێنا و بەرەو خزمەتی دایک و باوکت ڕۆیشتی تۆ هم الفائزون لەو کەسانەی کەوا سەرفرازن سەرکەوتون ڕزگار بوون ئەمە هەمووی بەرهەمی عەقڵە دووەمیان ناوی عەقڵ لە قورئاندا بە حجر هاتووە هەل فی ذلك قەسەم لذی حجر لە سوورەتی ئەلفەجر ئاەتی 5 هاتووە کۆتوبەندی کردووی بەخوا ئەم عەقڵەیە ناهێڵە بەرەو زۆر کار بڕۆی کە شەرمی لێ دەکەی دوای کە بیری لێ بکەیتەوە کە کردوتە سێمیان عەقڵ بەمانەی بەستنەوەیە ئەتبەستێتەوە زنجیرێک کە لە بچەیەک ئەخاتە دەستەوە کاتێک کە نەفس و ئارەزوو حەزی لە فەوزایە حەزی لە بەڕەڵاییە حەزی لە تێرکردنی ئارەزوەکانە کە لە بچە دەکاتە دەست و قاشتەوە ئەڵێن نەکەی ئەوە عەقڵە دەتگێڕێتەوە بابەتێکی جوانم لەم ڕۆژانەدا خوێندەوە بەڕێزان کتێبێک هەیە ئاسوودە بژین نووسەری ئێرانی دکتۆر مەحموودی معەزەمی نووسیوێتی ئەم کتێبە ئاسوودە بژین مامۆستا جەبار تەنیا کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 191دا بابەتێکی جوان سەرنجی ڕاکێشە دکتۆر مەحموودی معەزەمی دەڵێ کاتێک کەلاو بووم سەرەتای گەنجەتیم بۆ ڕۆژە لە باوکمم پرسی باوکە ئینسان کاتێک کە شتێک هاتە پێشەوە بە عەقڵ بڕیار بدا یان بە سۆز یان بە عاتیفە ئەڵێ ئەو کاتە منیش چاوەڕێ بووم هەمووشمان وا چاوەڕێین ئەڵێن بە عەقڵ بڕیار بدا بە شوێن هەست و سۆز و عاتیفەکان مەکەوە ئەڵێ بەڵام باوکم دایمە بە وشەیەک پێی نەدەوتم بیکتە فڵان شتە باشە و ئەویان خراپە باوکم نمونەی بۆ دێناینەوە یەکێ لەوانە کە وەڵامی ئەم پرسیاری دامەوە لێ پرسی مەحموود ڕۆڵە گیان وتم بەڵێ باوکە باوکم فەرمووی ڕۆڵە گیان ئۆتۆمبیلی باش تەنها سوکان و ئیستۆپە وتم ناوەڵڵا وتی ئەی چیترە وتم باوکە بەنزینی دەوێ ڕۆنی دەوێ ئاوی دەوێ مەچینەی دەوێ بزوێنەری دەوێ وتی تەواوە قسەکەت زۆر ڕاستە باوکم وتی مرۆڤیش ئاوایە مرۆڤی عاقڵ و ژیر واز لە هەست و عاتیفەکانی ناهێنێ تۆ پێویستیت وەکو بەنزینەکە بە خواردنی باشە وەکو ئاوەکە پێویستیت بە ئاوی حەڵاڵ و پاک و ژینگەی پاکە هەروەها وەکو بزوێنەرەکە ئەبێ هەستت هەبێ هەستی خۆشەویستی هەستی ڕق هەستی هەڵچوون هەستی مەحەبەت هەستی بەدەمەوە چوونی خەڵک هەستی خۆ دوورخستنەوە لە هەندێ بارودۆخ ئەمە شعورن ئەمە عەتفن ئەمە سۆزن دەبێ هەدبێ وتم تەواوە باوکە گیان باوکم وتی بەڵام ڕۆڵە گیان ئایا ئەگەر ئۆتۆمبیلێک سیارەیەک هەموو شتی تەواو بێ بەنزینی زۆر زۆر باش بێ سوپەر بێ ئاوی پاکی تێدا بێ هەروەها ڕۆنەکەی ڕێک و پێک بێ بزوێنەرەکەی مەچینەکەی هیچ عیبی نەبێ بەڵام دووشتی نوقسان بێ سوکانەکەی ناتەواو بێ و ئیستۆپی ناتەواو بێ سەری خۆشی خاوەنەکەیشی و خەڵکیش ناکا بە قوڕاوتم بەرە وەڵڵا باوکە بەس سوکانەکەی یەک قفڵ ببێ لە دەستا لە شوێنەکە خواپەنامە دەبزانێت چ کارە ساتێک دەقەومێ نەمان بینیوە ئۆتۆمبیلێکی بار هەڵگری گەورە تەنها خۆ هیچ عیبی نێڵن ئیستۆپی لەدەستداوە ئیستۆپی نەماوە بزانێت چ کارە ساتێک دەنێتەوە بەس ئەوەندەی کە ئیستۆپی نەماوە باوکم وتی ڕۆڵی گیان مرۆڤی ژوایە مرۆڤ نابێ واز لە خواردن بێنێ بڵێ خواردن هیچ نییە ئەبێ وەکو بەنزینە باشەکە خواردنی باشی ژوەرگری برام خواردنی باش ئاوی باش هەست و سۆز خۆشەویستی هاوسەر بە هەمووت هەبێ با جسمت بەهێز بێ بەڵام ئاگادار بە عەقڵ وەکو چی وایە وەکو سوکان و ئیستۆپەکە وایە بەخوا تۆ هەر خەریکی ورگ و داوێنت بی بەڵام عەقڵن نەبێ سەرنجام تیادەچی کاکە تیادەچی ئیستۆپن نەماوە سوکانەکە لەدەستداوە ئای کە نمونەیەکی جوانە جەتخوا با سەیری خۆمان کەین با سەیری بارودۆخی هەرێمی کوردستانی خۆمان کەین ئەمڕۆ دیقەت بدەن بەڕێزان ڤیدۆیەک بڵاو بکرێتەوە باسی خواردن بکرێ بزانە چەند هەزار کەس لایک و کۆمنتی بۆ دەکا و سەیری دەکا و بڵاوی دەکاتەوە ئەوە شیرینیەک دروستکرا ئەوە خواردنێک دروستکرا ئەوە مەطعمێک لە فڵان شوێن کرایەوە
دووەمیان شوێنی بەهێزکردنی ماسوولکە، ئەمە سنتەری بەهێزکردنی جەستەیە، ئەمە وەرزشی فلان شوێنە، ئەمە قاعی وەرزشیە، ئەمە بە ملیۆن دۆلار لە وەرزش لە ساڵانە جێبەجێ دەکرێت و خەرج دەکرێت. من ناڵم ئەمانە خراپن. هەروەکو ئۆتۆمبیلەکە ئەبێ بەنزینی باشی هەبێ، بزوێنەری باشی هەبێ، کاکە تۆ با خواردنی باشیشت هەبێ، با وەرزشی باشیشت هەبێ، با ماسوولکەکانیشت بەهێز بن. بەڵام سەیری خەڵکی ئێمەکە ئەو وتارانی کە باسی عەقڵ دەکەن، ئەو کۆڕ و سیمینارانەی کەوا عەقڵی مرۆڤ بە ئاگادێننەوە، تخوا بزانە چەند هەزار کەس سەیریان دەکات، زۆر کەمتر. کەواتە وردە وردە خەریکین ئێمە هەموو بزوێنەر و بەنزین و شتەکانمان باشە، بەڵام سوکانەکەمان لەدەستداوە، بەڵام ئیستۆپمان نەماوە، بۆیە ئەم هەموو بە یەککەوتنی مرۆڤانە دەبێت. بەڵێ عەقڵ زۆر نمونەیەکی جوان بوو. عەقڵ وەکو بەڕێزان ئەوە وایە کە ئینسان ئیستۆپی نەما بێ، وەکو وایە سوکانەکە لە ئۆتۆمبیلەکە بکەیتەوە سەرگەردانت دەکا، جا نەک هەر خۆت، ژیانی دەیان و سەدان خەڵکی تریش سەرگەردان دەکا. دووەمیان کەسانێکمان هەن نیم چەشێتن، یعنی عەقڵیان تەواو نییە، بە حیسابی خۆشیان زۆر خۆیان بە عەقڵ دەزانن، ڕێنمایی خەڵک دەکەن، ناڕازین لە بارودۆخەکان. ئەزانن ئەو کەسانە چێن؟ ئەو کەسانە کەسێکە ئەمر بە خەڵکی دەکا بە تەقوای خوا، ئەڵە خەڵکینە تەقوای خواتان هەبێ، لەبەر خوا واز لە حەرام بێنن، بە سەیری کردەوە پیسەکانی خۆی کە چۆن فاجرێکە لە پشتەوە. کەسێکە بە خەڵکی دەڵێ خەڵکینە ڕەحمەتتان لێبێ، ڕەحم و بەزەیتان هەبێ، بەڵام بەخوا دڵی خۆی ئەوەندە ڕقە ئەوەی ڕەحم و بەزەی بێ لە دڵیان نییە. کەسانێکن باسی سەماحەت و لێبوردەیی دەکەن، کەسانێکی عەلمانین، کەسانێک بە حیساب دیموکراتن، دیموکراسی بڵاو دەکەنەوە، ئەڵێ بە سەماحەت، گیانی لێبوردەیی، بە یەکەوە ژیان، ئەم شتانە چەند باشن، کەچی خۆی قبوڵی یەک حیزب و لایەنی تری نییە بەداخەوە. کەسانێکن دیندارن، ئەڵێ دینی ئیسلام دینی سەماحەتە، دینی لێبوردەییە، ئێمە هەموو یەک خوامان هەیە کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالا، یەک پێغەمبەر و یەک قیبلەمان هەیە، وەڵڵاهی لە مزگەوتەکە تووشی دەبی سەلامت لێ ناکە. حد لەو فیرقەی خۆیدا، لەو جەماعەتەی کە خۆی جیا کردوێتەوە، مامۆستاکەی خۆی لەگەڵ یەکێشکەداکە لە هەمان ڕەوتە جیابێ، سەلام لە یەکتر ناکەن، هەوڵی بوختان بۆ یەکتر دەدەن، یەکتر دەشکێنن. چاولێ بە وتار باسی سەماحەت دەکا، بەڵام ئامادەی سەلامێکی تێدا نییە لە ئەهلی مزگەوتەکە. ئەوەی تریان کە باسی دیموکراسی و فرەیی بازنەکان دەکا، ئاڕای جیاواز، قبوڵی هیچ ڕێیەکی نییە کە مخالیف بە خۆی بێ، کە پیاوی خۆی نەبێ و لەگەڵ خۆی نەبێ بەداخەوە. باسی سەدەقە و خێر دەکرێت، ئای بەخشین چەند باشە، کەسی بۆ خۆی دینارێک نابەخشێەوە بەخیلە. باسی سیلەی ڕەحم دەکرێت، خزمەتی شتێکی زۆر باشە، بەڵام سیلەی ڕەحمی نییە مەگە سیلەی لەحمی هەبێ. ئەگە بزانێ خزمێک دەوڵەمەندە و سینی چەورە و دەوری گەرمە، وەڵا خزمە، بەڵام قەت ئامادە نییە خزمێکی هەژاری قەرزاری نەداری نەخۆش بەسەر بکاتەوە، کەواتە مەسیلەی ڕەحمی نییە، مەسیلەی لەحمی هەیە. هەر قسە بوو. کەسانێکمان هەن لە کەسانی بێدین و چەپ، لە کەسانی بە دیموکراس خواز باسی مافی ژن دەکەن، بەس بزانە لەگەڵ ژنە و منداڵەکانی خۆیان چۆنە، بەس بزانە لەگەڵ ژنی خۆیان چۆنە، کە باسی ژن دەکە. کەسانێک هەن کەسانی ئاینین، بەتایبەت بە ئاوینی پیرۆزی ئیسلام، لە سەمینبەر مامۆستا هاوار دەکا ئافرەت دەبێ و وابێ و حرمەتی بژێرە، بزانە چەند ژنی تەلاق داوە، بزانە چەندی کەی هێناوە، بزانە لەگەڵ چەندی ترا خەریکە، کەواتە تۆ بەس گورگی لە دەرەوە باسنەیەکی ترە وتارت شتێکی ترە، بەڵام واقعی ژیانت کە جاروبار خوای گەورە پەردەی لەسەر هەڵدە ماڵێ، بزانە چ جۆرێکی ترە. کەسانێکمان هەن بەڕێزان باسی گەندەڵی دەکەن، ئەڵێ بەخوا گەندەڵی زۆرە، ئای ئەم وڵاتت چی لێ هاتووە، بەس لە خۆی بپرسە بزانە بندیوارەیان نا، چەند کەس لە ماڵەکەیدا معاشی بندیوار دەخوا. کەسانێکمان بینیوە ڕەخنە لە دەسەڵات دەگرێت، لە حکومەت دەگرێت و حەقی خۆشتە، ئەڵێ وەڵڵاهی بەڕاستی گەندەڵی زۆرە، بەڵام لێی دەپرسی تۆ هیچ موچەیەکن نییە لە وڵاتە، بەرە وەڵڵا کاتی خۆی بەنایب زابط شتێکیان بۆ کردو مانگی 600,000 معاشە، ئاخر پێشمەرگە بووی نەوەڵڵا، هەر دەوری ساڵی 91 مانگێک تفەنگێک بەشانمەوە بۆ لە بێیشیدا، ئێستا مانگی 600,000 وەردەگرم. یەبرا تۆ بۆ خۆت بندیواری، بۆ خۆت گەندەڵی، تۆ بۆ خۆت ڕەخنت چ لە گەندەڵی دەگری، حتا بنە قاقای قورگت چۆتە گەندەڵیەوە معاشی بەلاش وەردەگری.
کەسانێکمان هەن باسی ژینگە دەکەن حەدەم هەڵدێنێتەوە هەمومان بۆیە نەخۆشین ژینگەمان پاگنێ لەو کاتەیە جگەرەی بەدەستەوە جگەرەکەی فڕێداتە دەرەوە کارەسات دەقەومێنێ نێرگەلەیەکی داناوە دووکەڵەکە دەکا بە ئاسماندا ناڕازیە لە ژینگە کەچی دووکەڵی سیارەکەی لە دواوە هەناسەت دەگرێ ئەم ژینگەیە پیس دەکە بۆیە پەروەردگار دەفەرمێ ئەمانە کەم عەقڵن لە کوێ قورئانە ئەمە هەیە کە بۆم باسکردن لە سوورەت البەقەرە ئاەتی 44 أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون فرمان دەکەن بە خەڵکی بەچاکە بەڵام خۆتان لە یاد کردووە سەیری کردەوەکانی خۆت کردووە چۆنی نەبەخوا خۆدوانی أفلا تعقلون يعني ألا تعقل ئەرێ عەقڵ ناگری ئەرێ شەرم ناکەیت کوردیەکەی خۆمان ئاوایە ئەرێ شەرم ناکەی هەی ناژیر لە کاتێکە ئەم هەموو ئەمر بە چاکە دەکەی کەچی خۆت یەک کردەوەی چاکن نییە نەهی دەکەی لە خراپەکان کەچی خۆت حتا بینە قاقال لەو خراپەکارانەدایە خوا دەفەرمێ هەر کە زوابێ ئەفەلا تعقیلون ئەوە تۆ عەقڵت نییە ئەگە عەقڵت هەبێ یەکەم جار خۆت چارەسەر دەکەی تۆ ئەگە دکتۆری نەخۆشیەکانی خۆت چارەسەرکەی یەکەم جار ئەمجا بڕۆ دەرمانی خەڵکی دەردەدار بکە بەڕێزان مرۆڤی عاقڵ و بەهێز دەنیشانەی هەیە یەکەمیان هەر وەختێ بە تەنها مایەوە لە مەیدانا ناترسێ چونکە بڕوا و یەقینی هەیە کە ئەڵڵا هەمیشە لەگەڵتایە ومن يتوكل على الله فهو حسبه ئینسانی عاقڵ و ژیر هەرگیز پشت بە خەڵک نابەستێ بەڵام دەزانێ پشت و پەنا بەس خوایە ئەگە بە تەنهاش بمێنمەوە خوا تۆم لەگەڵی قەت ترس چۆکت پێدا نادا دووەمیان مێشکت بەڕابردووەوە خەریک ناکەی هەر کەسێ خاوەنی عەقڵی باش بێ ئەوەندە بیر لە ڕابردوو ناکاتەوە کەسانێکن ئێستا لەخوا بە زێوێ ژیانیان عیبی نییە بەخوا ژیانیان خۆشە بەس فەوتاوی ئەوەن بەردەوام لە ڕابردوویەکی ناڕەحەتا دەژین چێژی ئێستاشی لەدەست داون ئەوە کەم عەقڵیە سێم وابیر ناکەنەوە ئەو جیهانە قەرزاری ئەوانە کەسانێک هەن وابیر دەکەنەوە ئەم دنیاە ئەگە منی تیانە بم کاروبار ناڕابەڕێەوە نابەخوا عەزیزم وان نییە ئینسانی عاقڵ وابیر دەکاتەوە منیش ئەندامێکی ناو ئەو کۆمەڵگایەم چاکم کردبێ پاداشتم لای خوایە خراپەشم کردبێ عقوبەکەی لە دنیا و قیامەتا وەردەگرم ئیتر ئینسانی عاقڵ وابیر ناکاتەوە ئەم جیهانە قەرزاری منە من نەبوومای ئەم ئازادیە نەدەبوو من نەبوومای ئەم حکومەتە نەدەبوو من نەبوومای ئێوە هەموو دەمردن لە برسانە ئینسانی عاقڵ وابیر ناکاتەوە چاکت کردو ئەرکی سەرشانی خۆت جێبەجێ کردو بەرامبەر بە خاک و خەڵکی خۆت و پاداشتیشت لای خوایە وەکو موسڵمان ئیتر پێویست ناکە منت بەسەر خەڵکا بکەی چوارەمیان خەم لەوە ناخۆن کە دەبێت هەموو خەڵک لێیان ڕازی بێت یان دەبێت خەڵک لە خۆیان ڕازی بکەن ئینسانی عاقڵ پێویست ناکە مەبدەئی بدۆڕێنێ دینی بدۆڕێنێ کۆمەڵێت تەمەلوقات بکە بەس بۆ ئەوەی خەڵک لێم ڕازی بێت لای ئەم هەر بازارێک بێڵە قوربان ڕاز دەکەی دەچێتە لای ئەم دەڵە قوربان جەنابیشت ڕاز دەکەی ئەی تۆ چ مەبدەئێکت هەیە وەڵا هیچ نییە بەس ئاواتە دەوەی خەڵک لێت ڕازی بێ ئەمە نیشانەی کەم عەقڵیە پێنجەمیان کاتی خۆیان لەو شتانەدا بە فیڕۆ نادەن کە لە دەسەڵاتی ئەواندا نییە ئێستا سەیری خەڵکی ئەوروپی کەن بەڕێزان خەڵکی ئەوروپی لە دەسەڵات ناڕاست باسی سیاسەت ناکە هەموو خەڵکێک لە ئەوروپا لە ئەمریکا ڕۆژانە خەریکی کاروباری خوێتی خوێندکارە لە کارگەیەکە ئیش دەکا لە بازاڕا کار دەکا بازرگانە خەریکی ئیش و کاری خۆیەتی یەک ڕۆژ قسە لە سیاسەتا دەکا کاتی دەنگدانی 4 ساڵەکە دێ ئەویش لای وەک لای ئێمە نییە درێژ کرایەوە و دەکرێ و ناکرێ و هەر حەیەی دیموکراسیش چوە لە وڵاتەدا هەر دیموکراسی پێعیبە کە من بۆ خۆم وەکو خودی خۆم ئەسڵم بڕوام بە دیموکراسی هەر نییە چونکە من خاوەنی شەریعەتی ئیسلامم کاتێک کە خوای پەروەردگار دینی ئیسلامی بۆداناوم چ پێویستیم بە دیموکراسیە بەڵام فەرەزنا ئەوانەی لاف و گەزافێکی پێوە دەدەن هەر حەیای دیموکراسیشیان بن هەڵبژارنیشمان وەک وڵاتان نییە لە وڵاتانی دیموکراتدا 4 ساڵ جارێک هەڵبژاردنە کابرا ئەسڵەن لە هیچ مەجلیسێکە سەری خۆی بە سیاسەتەوە نایەشێنێ عاقڵ وایە ڕۆژی دەنگدان ئەگە دەسەڵاتەکەی بەدڵە دەنگی پێدەداتەوە ئەگە بەدڵینیە دەردەدا بە ڕوحیا دەنگی پێنادا یان دەنگ دەدا بە کەسێکیکە کە دەزانێت ئەو لەو باشترە ئەو گۆڕانکاری پێدەکرێت ئەگەر پێی بکرێ ئەویش هەمان تەمسیلی کابرا نەکا و هەر گیرفان پڕکردن نەبێ یەک ڕۆژ خەریکی سیاسەتە کە ڕۆژی دەنگدانە لە کوردستانی ئێمەدا لە وڵاتانی ڕۆژهەڵاتدا هەموو خەڵک سیاسیە
لە ناو مزگەوتە لە ناو دایرەدا لە ناو تەکسی و پاسە لە کۆڕ و مەجلیسمانە لە شین و شایمانە هەر باسی سیاسەت و دەسەڵات و حکومەتە بەڵام ئەو ڕۆژەی کە ڕۆژی مۆقیفە کابرایان دەنگ دەداتەوە بەو دەسەڵاتی کە لێی ناڕازیە یان دەنگ دەدا بە کەسانێک کە هەندێک دزی کەی تازە دروست دەکا چونکە هەیە دزی ئەسڵیە هەیە فەریکە دزە فەریکە دزمان بۆ دروست دەکا بەچکەی تر تازە دروست دەکە بۆی گەندەڵێکە خەستر بێ یان بێ هەڵوێستە لە ماڵی خوا دانیشتۆ هیچی نییە کەواتە هەموو ژیانت بە فیرۆدا لە شتێکە کە دەسەڵاتت نەبوو لە گۆڕینیدا و لە مووقیفی خۆیان هەڵوێستن نەبوو بەڵام خەڵکی پێشکەوتو وانە شەشەمیان واناکەن کە خەڵک بەزەیی پێیاندا بێتەوە کاتێکەوە لێت دەقەومێ بەخوا هەر یەکێک لە ئێمە لە ڕۆژگاری ژیانمان دەقەوینە مووقیفێکەوە کەست بەڕێزان بە دەورەوە نامێنێ کەس لێگەڕێ ئەمەش فەزلی خوایە هەندێک جار بە پاییزێک هەبێت لە ژیانماندا ها لە پاییزانە چۆن گەڵای دارەکان دەوەرێ بە هەندێ مووقیف هەبێت لە ژیانماندا بەڕێزان هەندێک خەڵک هەندوەکو گەڵای پاییز جوان پێویستە لە دەورمان هەڵوەرن بەخوا تا تووشی ئەو مووقیفە ناڕەحەتە نەبی نازانی دۆستت چێە و دوژمنت چێیە لە خۆشیدا هەموو خەڵکت لەگەڵە لە بووندا هەموو خەڵکت لەگەڵە لە سەرکەوتنە هەموو کەس لەگەڵە بەڵام بە هەندێک کاتت هەبێ وەکو گەڵای پاییز هەندێک خەڵکت لە کۆڵ بێتەوە ئینسانی عاقڵ لە کاتی شکستی شاواناکە خەڵک بەزەی پێدا بێتەوە هێستا عیزەتی خۆی دەپارێزێ ئەوانەی لەگەڵمانین با لێم دوورکەونەوە با لە دەورم نەمێنن بە کەڵک نایەن حوتەم بە سەرکەوتنی کەسانی تر بێزار نابن ئینسانی عاقڵ قەت بە سەرکەوتنی خەڵکی تر بێزار نابێ دەرگای ڕەحمەتی خواواڵایە تۆ هەوڵ بدە لەو باشتر بی منافیسی شەریف بە ڕوخێنەر مەبە هەشتم شەرم ناکەن لە بەدەستێنانی مافەکانی خۆیاندا ئینسانی عاقڵ کاتێک کە مافێکی ڕەوای خۆی پێدەدرێ و نازانێ عنی بپاڕێتەوە یان شەرم بکە یان بەدەستکەوتێکی زۆر گەورەی بزانێ نمونونەکە هەر لەسەر ژیانی ئەمڕۆ دووبارەکەینەوە باسی بکەین بەڕێزان ئێستا مەجای وایە یەک دوو موچەلەکە دەدرێ بەسەرێکەوە دەدرێ هەزار جار لە فەزلی خوا بە زیاد بێ یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە هەمیشە موچە لە کاتی خۆیدا بێ هەموو کەس حەقی تەواوی خۆی وەرگرێ و هەموو ڕۆژە موچەیەک بێ ئەوە فەزلی خوایە بە یخوای دەزانین بەڵام مەبەستم خەڵکی ناژیر دوو لە ڕووی جەنابتان ئەمە زۆر بەدەستکەوتێکی گەورە دەزانێت بابە موچە لە هیچ شوێنێکی دنیادا بەدەستکەوت حیساب نەکراوە تۆ حەقی خۆتە حەقی خۆت حەقی خۆیەتی و شایی و ئاهەنگی بۆ دەژێڕێ ئینسانی عاقڵوا ناکە شەرم ناکە لە وەرگرتنی دەستکەوتەکانی خۆیدا بەڕێزانێمە وەکو میلەتی کورد وەڵڵای پێویستە بە خۆمان دابچینەوە لە مامۆستای ئاینیەوە لە سیاسەتمەدارەوە لە ڕۆشنبیرانەوە لە ڕۆژنامەنووسانەوە لە ڕاگەیاند کارانەوە عەزیزانم پێویستە بە خۆمان دابچینەوە ئەزانی ئێستا ئێمە ئەوەی ئەمڕۆ کورد بەرامبەر بە حکومەتی ناوەندی بەغا عێراق دەیکاو ئەو هەموو تەمەلوقاتە دەکات ساڵی 1970 بمان کردایە هەموو ئەو مافانەی ئێستا بە کوردڕەوا دەبیندرن ساڵی 1970 بمان کردایە لە سەرەتای دامەزرانەوەی شۆڕشدا حکومەتی عێراقی ئەو کاتە دەیدان ئەو مافانەی ئێستایەدا ساڵی 1984 لە مفاوەزاتی شۆڕش و عێراقا ئەمانە قبول کرانایە کە ئێستا دەدرێ بە کورد ئەو کاتە دەدران بەخوان نە ئەنفال ڕووی دەدا نە کیمیابارانی هەڵەبجە ڕووی دەدا نە هەزاران گوندی کوردستان تێک دەچوو ئێستا بۆ ئەم دەستکەوتە کەمانی کە لە هەفتاکان کورد پێڕازی نەبووە لە هەشتاکان پێڕازی نەبووە هەموو ڕۆژێ وەفدمان لە بەغایە زۆریش مەمنونین کە دێشینەوە بە دەستکەوتی گەورەی دەزانین بەداخەوە ئەمە نیشانی ناژیریە بەخوا بەخۆداچوونەوەی دەوێت نۆیەم دوای شکست واز ناهێنن ئینسانی عاقڵ دوای شکست لە خوێندن ئەم ساڵ دەرنەچووی ساڵێککە دەرەچی دەرنەچووی هەر دەردەچی دڵنیا بە ئینسانی عاقڵ دوای شکست لە خوێندن واز نایێنێ لە خوێندن دوای شکست لە زەواج ئەم جارە جیابوویتەوە لە هاوسەرە دنیا کۆتایی پێ نەهاتووە ڕەشبین مەبە ئەم ساڵ لە فڵانگەڵ فڵان کەسە خوازبێنەکەت هەڵوەشایەوە مارەکردنەکە ئەنجام نەدرا واز نایێنن شکست نایێنن دەرگای ڕەحمەتی خوا فراوانە زەوی خوا فراوانە خەڵکی خوا زۆرە باشتر لەو هەیە باشترت بۆ بڕیادراوە لە کەسابەتە لە ئیشێکە شکستت هێنا ئینسانی عاقڵ چۆکدانادا بە ئیزنی خوا گەورە ئەم دەرگا داخرا زۆر دەرگای تر کراوەیە بۆ کەسابەت لە دەرگایشی ترەوە جارێککە دەست پێ دەکەمەوە دەیەمیان لە کاتی خۆیان بە لۆمەکردنی خۆیانەوە سەرف ناکەن کاتی خۆیان بە لۆمەکردنی خۆیانەوە سەرف ناکەن یعنی چۆن لۆمەکردنی خراپ ئەزانی کامەیە
لۆمەکردنی خراپ ئەوەیە هەمیشە نیوە بەتاڵەکە دەبینێ. هەر یەکێک لە ئێمە خۆشەویستانم پەرداخێکمان لەبەر دەستایە، پەرداخی هیچ مرۆڤێک لەم سەرزەوێدا پڕ نییە. ئینسانی عاقڵ هەمیشە سوپاسی خوا دەکەڵێ لە خوا بەزیادە پەرداخەکەم نیوەیە. ئینسانی کەم عەقڵ هەمیشە گلەی لە خۆی دەکا بۆ پەرداخەکەم نیوەی بەتاڵە. ئاخر هەر پەرداخی تۆ نیوەی بەتاڵ نەی، هی منی ژوای ئەوی ژوایە. بەڵام عاقڵەکان شکرانەی خوا دەکەن کە نیوەکەی پڕە چێژی لێ دەبینن. بەڵام ئینسانەکەم عەقڵەکان بەردەوام ناتەواویەکانی ژیان دەبینن، چێژ لەوە نابینن کە نیوەی پەرداخەکە پڕە وە سوودی لێ ببینن. بەڵام لۆمەکردنی عاقڵانە بۆ نەفس پێویستە. لۆمەکردنی عاقڵانە وەکەوەی کاتێک کە سەحابە لە ئوحودا لە ڕووی سەربازیەوە شکستیان هێنا، خوا فەرمووی قل هو من عندی ئەنفوسیکم. سەحابەکان بە خۆدا چوونەوە. تۆش لە کاتی شکستە لۆمەی خۆت بکە بەچی؟ بە خۆدا چوونەوە. خۆت چاککردن، ئەزمون وەرگرتن لەم شکستە، ئەوە لۆمەکردنیش سەرکەوتوانێ. ئەو لۆمەکردنە هەبێ باشە بۆ خۆت، بەڵام بەردەوام بەبێ ئەوەی خۆت چاککە یان ئەزمون وەرگری یان بڕۆیتە پێشەوە یان خەڵەکانی خۆت ببینی بەس ڕەخنە لە خۆت بگری خۆت دەفەوتێنی. زۆر کەسەیە ئەوەندە ڕەخنەی لە خۆی گرتووە خۆی ڕوخاندووە، هیچی لەبارە نەماوە، بەدەستی خۆی والێ کردووە. ئەوە نیشانەیەوەیە کە عەقڵت تەواو نییە. ئینسانە بەهێزەکان عەرزم کردن بەردەوام گەشببینن بە ژیان، نیوەپڕی پەرداخەکەی ژیانیان دەبینن. لە کۆتاییدا بەڕێزان، بۆ ئەوەی عاقڵ بیت بزانە هەموو مرۆڤێک چیرۆکێکی هەیە، هەموو یەکێک لە ئێمە ئازارێکی هەیە. بۆیە قسەکانت سنووردار بکە، بۆیە لایک و کۆمنتەکانت لەسەر خەڵک سنووردار بکە. کاکە زمانت بگرە تۆزە، نووسینەکانت کەمکەوە، فەیسبووکەکە تۆزە کەمکەوە. هەموو کەس چیرۆکێکی خۆی هەیە، هەموو کەس ئازارێکی خۆی هەیە. لێگەڕێ لەسەر هەموو کەسێک و هەموو بارودۆخێک و هەموو نەفسێ قسە مەکە. قسەکانت سنووردار بکە. کە ناتوانی خۆشەویستی دەرببڕی، قسە ڕەخەکانت هەڵبگرە بۆ خۆت. ئاگادار بە، ئەگەر دەتەوێت ژیربی قەدری مرۆڤەکان بگرە. ئەوەی تۆ خۆشت ناوێ ئازیزی کەسێکی ترە، قسە بەم باوکە مەڵێ، چونکە ئەم باوکە کچی هەیە، کوڕی هەیە، دایکی هەیە، باوکی هەیە، خوشکی هەیە، برای هەیە. ئەوەی تۆ ڕقلێتی و دەتەوێت بیشکێنی بە ئاشکرا، ئازیزی کەسانی ترە عەقڵت هەبێ، وازی لێبێنە. ئەگەر لە دەرگایەکتدا و بە ساردی پێشوازیان لێکردی، عاقڵ بە، بڵێ ببوورە بە هەڵە هاتووم، چووی لە هەر شوێنێک، لە دایرەیەک، لە بارەگایەک، لە ماڵە خزمێک، لە ماڵە هاوڕێیەک، لە دەرگاتدا و بە سارد و سڕی فەرمود لێ کراکوڕە نەچی دەژوورەوە، بڵێ ببورن هەڵە هاتبووم، چونکە جار بۆ جار بچووک دەبێەوە لە بەرچاویان. ئینسانی عاقڵ ئەمە ناکە. لە گوڵ جوانترن ئەوانەی هەستی کەس بریندار ناکەن، بەڕاستی ئەوانە عاقڵن. عاقڵ بە، ژیر بە، ڕەنگە ژیان ئەو ئاهەنگە نەبێت کە دەدویست، بەڵام تازە بان کراوی، دەچێژی لێ ببینە. زۆر جار لە کۆڕێکە، لە سیمینارێکە، لە ئاهەنگێکە بان کراوی، بەڵام کە دەچی مەجلیسەکەت جەوەکە بەدڵی تۆ نییە. بەڵام تازە بان کراوی، چوشی دانیشتووی مەجبوری سعاتێک 2 سعاتیش لەوێبی، دەچێژی لێ وەرگرە. دەدوو خەلیمەی جوان ببیستە، دەگوێیەکانت بکەوە بۆ جوانیەکان، دەدوو کەلیمەی جوانیش پێشکەشکە، دەدوو زەردەخەنەش بڵاوکەوە، 2 هاوڕێژ بگرە. ڕاستە بەدڵن نییە، ئەم ژیانە ژوایە، ئەم ژیانەش تازە تۆ بۆی بان کراوی. لەوە دەچێ هەموو ڕۆژەکانی بەدڵی تۆ نەبن، هەموو وەرزەکانی بەدڵی تۆ نەبن، بەڵام جوانیەک پێشکەشکە، تازە چێژی لێ ببینە. تۆ دەبێت کاتەکەی تیا بەسەربەری. کاتێک کەسێک دڵی شکاندی، ناڕەحەتیەکەت بەسەر کەسێکی تردا هەڵمەڕێژە. ئینسانی عاقڵ وایە. ئینسانی عاقڵ کەسێک تووڕەی کردووە، بارودۆخێک تووڕەی کردووە، کەسێک دڵی شکاندووە، تووڕەبوونی خۆی بە کەسێکی تر ناڕێژێ. بەخوا کەسی وا دەبینی لە ماڵەوە تووڕەکراوە، لەسەر شەقام شەڕ بە من و بە تۆ دەفرۆشێ، بە ئۆتۆمبیلەکەی، بە هۆڕنەکەی، بە فولایتەکەی، بە دەستڕاوەشانەکەی، بە جوێندانەکەی. مۆزەفی وامان هەیە خاتون لە ماڵە تووڕەی کردووە، حکومەت موچەی لە کاتی خۆیان نەداوەتێ، ڕقی خۆی بەسەر هاوڵاتیەکی داماو، کەوەک تۆ داماوە ئەویش چی بکە هاتۆتە بەردەمەت، بەسەر ئەوا دەڕێژێ. ئەمە نیشانەی کەم عەقڵیە. ئینسانی عاقڵ ئەو ناڕەحەتیانی کە کەسانی تر بەسەریان هێناوە کە دڵیان شکاندووە، ئەوانە لە دواوە گرێدەدا، ئەوانە لە دواوی خۆی دادنێ، بەڵام بەرچاوی تاریک ناکە و چاویلکەی ڕۆژ ناکاتە چاوی بەرامبەر بە کەسانی تر. ڕقی خۆی کە لە شوێنێک کەوتە ئازاردراوە
ناکا بە تیرێک و لەسەر دڵی کەسێکی بێتاوانیدا. بابەتی عەقڵ بابەتێکی گرنگە. بەڕاستی عەرزمکردن لە سەرەتای وتارەکەەوە دوای ناردنی وەحی و پەیامی پێغەمبەران و پێغەمبەری کۆتا خاتەم محەممەد صلی الله عليه وسلم و کۆتا پەیام بۆ مرۆڤایەتی کە قورئانە هیچ خەڵاتێکی ترمان نییە گەورەتر بێ لە دیاری و خەڵاتی عەقڵ. یا ڕەبی خوای گەورە عەقڵمان فراوانکەی، بیرمان تیشکەی، لە دەبەنگی و جێلی یا ڕەبی خوای بە دوورمانکەی. پەروەردگارە بەو عەقڵەی کەوا بەکو دیاری پێت بەخشیوین یا ڕەبی جوان بدناسین، بتپەرستین، لێت بپاڕینەوە، پشت و پەنا هەر بە تۆ ببەستین. یا ڕەبی خوا بەو عەقڵە بەو دیاریە گەورەی کە پێت بەخشیوین ژیانێکیش کۆمەندانە بۆ خۆمان و بۆ خێزان و بۆ گەل و نەتەوە و نیشتیمانەکەمان دابنین. یا ڕەبی خوا گۆڵ پێشکەشکەین، دڕک لابین، فرمێسک بسڕین، خەندە بڵاوکەینەوە، نەبینەمای دڵشکانی کەس کاتێک کە دڵیشمان شکا بە عەقڵ و ژیری هێندە بە سەلیقە بین کە دڵی کەسانی تر لە جیاتی نەشکێنین. یا ڕەبی خوایە ڕۆژی دوعا قبوڵ بوونە پڕ بەدڵ لێت دەپاڕینەوە یا شافیە ئەڵڵاه شیفای نەخۆشەکانمان بدەی، خەمبارەکانمان دڵخۆشکەی، لەش بە ئازارەکانمان ڕزگارکەی، دڵتەنگەکان خوایە فەرەحی بەدڵ و دەرونیاندا بێ. یا ئەڵڵاه و خێزانانی مشکلی عایلەویان هەیە ئیسلاحی حاڵیان بکەی، ئەوانەی کەوا هەر کێشەیەکیان هەیە یا ڕەبی خوابی بەهانە و هاواریانەوە بۆیان چاکەی، منداڵەکانمان ساڵحکەی، منداڵەکانمان سەرکەوتووی دنیا و قیامەتکەی، ئەوەی کەوا ئەولادی نییە ئەولادی ساڵحی پێ بەخشی یا ئەرحەم الراحمین. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.